سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە سەرەتا سەرزیێڕی گرنگترین هەواڵەکان ناڕزایەتی خانشینکراوانی زانکۆی زانیاری پزیشکی کوردستان کۆبوونەوەی خەڵکی ئاوایی زەرەنگوش لە دەڕەشاری ئیلام برینداربوونی چەند خوێندکار بەهۆی شەڕەچەقۆ لە زانکۆی ئازادی ورمێ قەیرانی بێئاوی لە 6 گوندی مەهاباد ئاگرگرتنی دارستانەکانی چیای کافرکۆ لە ئیلام ناڕزایەتی خەڵکی کۆبانی دژ بە هێرشەکانی تورکیا کۆبوونەوەی خاوەن نانوەخانەکان لە یەزد و شیراز و گیانەدەستانی 85 فەلەستینی لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە. ناڕزایەتی خانشینکراوانی زانکۆی زانیاری پزیشکی کوردستان ڕۆژی چوارشەممە 31 گوڵان خانشینکراوانی زانکۆی زانیاری پزیشکی کوردستان لە ئاز نەدانی مەزایە پیشەی ناڕزایەتیان دەربڕی. بە وتەی ناڕازیان مانگی ڕەشەمەی ساڵی 1402 خانەنشین کراون بەڵام هێشتا پاداشتی کۆتایی خزمەتیان وەرنەگرتووە. خانشینکراوان دەڵێن چەند جار لە ئاز دۆخی خراپی معیشەتی ناڕزایەتیان دەربڕیوە بەڵام بەرپرسانی زانکۆی زانیاری پزیشکی ڕایانگەیاندووەکە بودجێ ئەو ناوەندەیان بۆ بەشەکانی دیکە تەرخان کردووە. کۆبوونەوەی خەڵکی ئاوایی زەرەنگوش لە دەڕەشاری ئیلام دانیشتوانی گوندی زەرەنگوشی دەڕەشار ڕۆژی چوارشەممە 31 گوڵان دژ بە نەبوونی ئاوی خواردنەوە خۆپێشاندانیان کرد. بە پێوە وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە خەڵکی ناڕازی جادەی سەرەکی دەڕەشار بۆ ئاودانانیان داخستووە و ڕێگەیان نەداوە هیچ بارهەڵگر و ئۆتۆمۆبیلێک هاتوچۆ بکات. ناڕازیان با مێدیەکانیان وت نەبوونی ئاوی خواردنەوە کێشێ بۆ خەڵک ساز کردووە بەڵام هیچ بەرپرسێکی ئۆستانی ئیلام خۆی لە ئاز ئەو بارودۆخە بەرپرسیار نازانێت و بایەق بە ژیانی گوننشینان نادان. برینداربوونی چەند خوێندکار بەهۆی شەڕەچەقۆ لە زانکۆی ئازادی ورمێ ئێوارەی ڕۆژی سێشەممە 30 گوڵان شەڕێکی خوێناوی لە نێوان کۆمەڵێک لە خوێندکارانی زانکۆی ئازادی ورمێ ڕوویدا و بۆ هۆیەوە چەند کەس بریندار بوون. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ کۆمەڵێک خوێندکار بە بیانووی کێشەی شەخسی بووەتە دەمەقاڵەیان و پاش شەڕێکی دەستە و یەخە 3 خوێندکار بە چەقۆ بریندار کراون. سەرۆکی زانکۆی ئازادی ورمێ ڕایگەیاندووەکە تاوانباران دەست بەسەر و ڕادەستی کۆمیتەی ئینزیباتی و پۆلیس کراون. قەیرانی بێئاوی لە 6 گوندی مەهاباد بە وتەی نوێنەری مەهاباد لە مەجلیسی کۆنەپەرستی ڕژیم 6 گوندی ئەو شارستانە تووشی تەبی ئاو یان قەیرانی کەماوی بوون. ئەو بەرپرسە دەوڵەتیە لە درێژەی قسەکانی داوتی یەکێک لە هۆکارەکانی کۆچبەری گۆڕانکاریەکانی کەشوهەوا و قەیرانی کەماویە. لە چەند ساڵی ڕابردوودا زۆرێک لە گوننشینان بەهۆی کەمئاوی بۆ شارەکانی دیکە کۆچیان کردووە. هەرچەند دەوڵەت پێشتر بەڵێنی دابینکردنی ئاوی بۆ 141 ئاوایی دابوو بەڵام پرۆژەکە تەنیا 10 لە سەتی پێشکەوتنی بەخۆیەوە بینیوە. ئاگرگرتنی دارستانەکانی چیای کافرکۆ لە ئیلام ماوەی 2 ڕۆژە دارستانەکانی چیای کافرکۆی ئیلام لە ئاگردا دەسووتێت و ناوەندە پەیوەندیدارەکان هیچ هەنگاوێکیان بۆ کۆنتڕۆڵکردنی هەڵنەگرتووە. هاوکات لەگەڵ سووتانی دارستانەکانی چیای کافرکۆ ئیلام لە وەڕگە و جەنگەڵەکانی شارستانی سەلاسی باوەجانیش ئاگری گرتووە و هەوڵی ژینگە دۆستان و خەڵکی خۆبەخش بۆ دامرکانەوەی ئاگرەکە ئاکامێکی نەبووە. شایانی باسەکە ژینگە دۆستانی ئیلام و سەلاسی باوەجانی داوایان لە خەڵکی شارەکانی دۆڕەبەر کردووە بچن بە هانایانەوە. لە هەواڵێکی دیکەدا مێدیاکانی کۆماری ئیسلامی باسییان لە سووتانی دەیان هێکسار لە جەنگەڵەکانی ئوستانی چوارمەحاڵ و بەختیاری کردووە. بانکەشت و لێپرسینەوەی چالاکێکی مەدەنی لە میاندواو وەلیۆڵا زەهرابی چالاکی مەدەنی خەڵکی میاندواو لەلایەن ئێدارەی دەسەڵاتی ئەو شارە بانکەشت و لێپرسینەوەی لێکرا. بە پێزانیاریەکان ڕۆژی یەکشەممە 28 گوڵان وەلیۆڵا زەهرابی بە بیانووی ڕەخنەگرتن لە حکوومەت بۆ ئێدارەی دەسەڵاتی میاندووە و بانکەشت و
لێپرسینەوەی لێکراوە. ناوبراو پێشتریش چەند جار لەلایەن ناوەندە ئەمنی و قەزاییەکانی ئەو شارەوە بانکێشت و هەڕەشە لێکراوە. ناڕزایەتی خەڵکی کۆبانی دژ بە هێرشەکانی تورکیا. ڕۆژی چوارشەممە 31 گۆڵان گوندنشینانی شاری کۆبانی لە ڕۆژاوای کوردستان دژ بە درێژەی هێرشەکانی تورکیا بۆ سەر سنووری ئەو شارە ناڕزایەتیان دەربڕی. بە وتەی ناڕازیان خۆ بەڕێوەبەرایەتی ڕۆژاوای کوردستان لەگەڵ حکوومەتی نوێ سووریا ڕێکەوتەنامەی واژۆ کردووە و بەپێ ئەو ڕێکەوتەنامەیە دەوڵەتی تورکیا ئەبێ کۆتایی بە هێرشەکانی بۆ سەر گونجەکانی کۆبانی بێنێت. پابەند نەبوونی تورکیا بۆ ڕێکەوتەنامەیە بووەتە هۆی ئاوارەبوونی گوندنشینان و جووتیاران ناتوانن زەویەکانیان بکێڵن یان بەرهەمە کشت و کاڵیەکانیان کۆبکەنەوە. کۆبوونەوەی خاوەن نانوەخانەکان لە یەزد و شیراز. بەیانی چوارشەممە 31 گۆڵان خاوەن نانوەخانەکانی یەزد و شیراز دژ بە جێبەجێ نەکردنی جاخوازیەکانیان لە بەردەم وستانداری خۆپێشاندانیان کرد. بەپێو وێنانێ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە ناڕازیان بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی دروشم ناڕزایەتی خۆیان لەگەڵ سیاسەتەکانی کۆماری ئیسلامی نیشانداوە و خوازیاری دابینکردنی کارەبا، کەمکردنەوەی نرخی کرێدووکان، ئاو، بەرق، گاز، پێزانی ئاردی دەوڵەتی و پەردەختی یارانەی چەند مانگی ڕابردوو بوون. خۆپێشاندانی کەشاوەرزانی خوزستانی لە بەردەم ئۆستانداری. کەشاوەرزانی خوزستانی ڕۆژی چوارشەممە 31 گۆڵان لە بەردەم وستانداری کۆبوونەوە و خوازیاری پێجانی پارەی بەرهەمە کشت و کاڵیەکانیان بوون. بەپێ راپۆرسەکان بەرهەمهێنەرانی گەنم و کۆڵزا واتە دانێڕۆنی خوزستان پاش فرۆشتنی بەرهەمەکانیان بە دەوڵەت چاوەڕێ پەرداختی پارەکانیانن، بەڵام بەرپرسانی دەوڵەتی وەڵامی جاخوازیەکانیان نادەنەوە و دەڵێن لە ئێستادا بودجێ پێویستیان بۆ پەرداختی جاخوازیەکانیان نییە. مانگرتن لە خواردنی ئەسغەر ئەمیرزادەگان لە زیندانی فیروزاباد. ئەسغەر ئەمیرزادەگان معەللمی ئازادیخواز و ئەندامی دەستەی بەڕێوەبەرایەتی ئەنجومەنی سنفی فەرهەنگیانی ئۆستانی فارس لە ناڕزایەتی بە ناڕوونی چارەنووس و دۆخی خراپی زیندانی فیروزاباد مانی لە خواردن کرد. ئەسغەر ئەمیرزادەگان لە فایلێکی دەنگیدا ناڕزایەتی خۆی لە ئاست سناریۆسازیەکانی وەزارەتی ئیسلاحات و سەپاندنی سزای 61 زەربە شەلاق بەسەری دانیشانداوە و ڕایگەیاند مەئمورانی ئەمنیەتی زیندانی فیروزاباد بە ئەنقەست ئەشکەنجەی جەستەیی و دەرونی ئەدەن بۆ بۆنەوە تا ڕوونکردنەوەی چارەنووسی مانی لە خواردن ئەگرێت. ئیعدامی 8 بەندکراو لە چەند زیندانی ئێران. بەیانی چوارشەممە 31 گۆڵان حکمی ئیعدامی 8 بەندکراو بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بانقەست لە زیندانەکانی هەمەدان، قزڵحەسار، بەندەرعەباس، بۆرازجان و بیرجان جێبەجێ کرا. بەپێ راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران 7 بەندکراو لەوانە شارۆمەندێکی ئەفغانستانی بەناوەکانی سەعید کاشانی، عەبدولجەبار جەماڵزی، حەلیم بەراهوویی، جەهانشاه ئەفشار، ناسر دەهار، قەنبەر غەفاری و نورەدین مەحەممەدزادە بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی هەمەدان، بەندەرعەباس، قزڵحەسار و بیرجاند لە سێدارەزراون. هاوکات حکمی ئیعدامی بەندکراوێک بە ناوی ئەحمەد بەنی ئەسەد بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانی بۆرازجان جێبەجێ کراوە. گیانەدەستانی 85 فەلەستینی لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە. وەزارەتی بەهداشتی غەزە ڕایگەیاند لە هێرشەکانی 24 کاتژمێری ڕابردووی ئەرتەشی ئیسرائیل بۆ سەرکەرتی غەزە بەلانیکەم 85 فەلەستینی گیانیان لەدەستەوە. بەپێی ئامارەکان لە 18 مارسی ئەم ساڵەوە کە دەوڵەتی ئیسرائیل بۆ جارێکی دیکە هێرشەکانی بۆ سەرکەرتی غەزە دەست پێ کردووە تا بە ئەمڕۆ 3509 فەلەستینی گیانیان لەدەستەوە. لە هێرشەکانی 24 کاتژمێری ڕابردوو 85 کەس بوونەتە قوربانی و 262 فەلەستینی بریندار بوون. هاوکات لەگەڵ جنایەتەکانی ئەرتەشی ئیسرائیل گروپە تونداژوەکانی ئیسرائیل بە داخستنی جادەکان ڕێگەیان نەداوە یارمەتیە مرۆیەکان بگاتە دەستی خەڵکی لێقۆماوی غەزە. دووە هەواڵ
کوژران و برینداربوونی دەیان قوسابی بەهۆی هێرشی تێرۆریستی لە پاکستان. ڕۆژی چوارشەممە 31 گۆڵان بۆمبێک بە سرویسی گواستنەوەی قوسابیان لە باشووری ڕۆژاوای پاکستان تەقیەوە و بۆ هۆیەوە 4 منداڵگیانیان نەدەستا و بەدەیان قوسابی دیکە بریندار بوون. بە وتەی پۆلیسی پاکستان هێرش بەرێک بۆمبی مێغناتیسی بە سرویسی گواستنەوەی قوتابیاندا تەقاندووەتەوە و لە ئەنجامی ئەو هێرشەدا 4 قوسابی گیانیان نەدەستاوە و 38 کەسی دیکەش بریندار بوون. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ گروپێک بەرپرسیارەتی ئەو هێرشە تەرۆریستیەی لە ئەستۆ نەگرتووە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.